ئێستا تەلفۆن بۆ واکت دەکەم باشە؟ خۆ مامۆستا لێ دەپەڕم لە نابی مەکە. کوڕێ خۆم نابی ژیان بۆ ناهی کوڕێ خۆم. باشە؟ ئەلۆ کاک ئازاد زەحمەت نەبی دەتوانێت تا قوتابخانە بێیت؟ ئیشم هەیە کاکە. من کاکە نیم من مدیری کوڕەکەتم. لێو چ بووە؟ کاک ئازاد ئەنگە ئەو منداڵەتانێ بەڵەیە زەحمەت نەبی هەر ئێستا وەرە قوتابخانەی. ئەوڕۆ پێم ناکرێ ئیشم هەیە. کاکە ئەوە 3 ساڵە جەنابتان چاوتان بە قوتابخانەی نەکەتووە. بەداچی دەڵێم ئینشاڵە باو بێ. برای عەزیزم بخۆت وەرە. باشان دەشتەچی میمە من بێم؟ بەڵێ زۆ گرینگە کوڕەکەت دزی کردووە زەحمەت نەبی هەر ئێستا وەرە. کوڕی من چۆن دەبێت دزی بکە؟ ئێستا دێم. باش کوڕەکەم ئێستا باپودێ باشە؟ مامۆستا دەمکوژی بابم بەخوای مامۆستا. کوڕەکەم مەترسی باشە؟ مەترسی چارەسەری دەکەی باشە بابم؟ مامۆستا کەوە نەکوونم ئارام بێ ئارام تو دزی دەکەی. سینەکەشیە. ئارام بۆ زەحمەت نەبی. مامۆستا تو لێم گەڕێ با من تەربیەتی بدەم. وەرە کورە. تو نەسیحەت بکەی باشترە تکای ئارام بۆ. تکای ئارام بۆ. مامۆستا ئارام شتیوانیە وەرە. ئەمن دەیبەمەوە بەخۆم دەزانم چی لێ دەکەم وەرە. کاک ئازاد ئەوە نابی کاک ئازاد. سيادي ساقو ما تسكن بدود كتينا دیسان بەدوو بکەتینە. سنجارم بيقولي واز دولة درسات تسيب ما تسانا بينا روح لو خد إيش بينا ئەتۆ نسحەتی من دەکەی گویا لەسەر بنچی خۆی نەڕوێتەوە حرامە. كلهم باقي هيتو ما بنس حتى تشوفهم تسيتي دايا باپیرە تەماشاکە دەستپێرە زووتر نیە دەبێ و خانەی بفرۆشی. كلها توێوە بڕۆم دەستپێرە خوارێ دەتوێ بکوژن لە دوو من دەبکوژن. باب بس نية نوبتي توا روح كن بابا سرسرية كلا سزني بروح گورە درێژ دەبێ بیکوژی یانەوە تە بەنای منی کەی زمانە درێژ دەکەی ها. خلا بشم خوشي ناف نوشم زۆر پێدەبێ فوقجا فوقجا. دایتۆ بە قوربانم دەست باز دەکەم دای لە دوو من دەبکوژن. دایجان دەبکوژم بە قورعان لە دوو من. دای دەبکوژنە تو خوای دەناسی. دایجان تو خاتری خوای تو خاتری گەورەی خوای بەس ئەو جارێ بمپارێزە دەبکوژن دایجان. وەرە بەڕۆژەری وەرە ڕاست کەچم فەردا بەشە ڕۆژەریە دوو ئاوە کەش بکەوە زوو ڕۆژەری وەرە ئەو دەرگایە بکەنەوە. چێ ئەوە چە کاکە نازۆ کوڕاتە ژوورە بینیم. کورچێ چێ وەرە لەمەڕەوە هەکوو دەچە ژۆرێت کاکە وەرە ئەتو چێوە دەچی کووە هەزومی ماری عالەمێ دەکەی دەچ دەگەڕێت بەزان دەچ دەگەڕێت تازە کوڕە بینی بە چای خۆم
ليه؟ هات هيروا چێ او كرة کوڕ چێ کاکە كرة شغلة وانا رجلا من دیتم ئەو هاتیە پەڕی وا ڕۆیش بڕۆ بە دیتکەوە وشي هذا روا هذا خوش كده كتنيا ديك الغالب هو كتسمة ورا كتسمة ورا ويبدا ها فين على كتسمة ولا روي لا كوم هسه دستخوش بي هسه قلنا احنا قاعد نسمع انت ما خرز بالي توما يعني مدرس قاعد كذا كان دستخوش بي بس اتورا راسي مرة بس زان مشكلة تنسيان مرة جوري باسي لهم جيبها اخنا ما يدوش ليش تالكم لا ولا باسي وراك سمرو تشتش جوري